ئەمە گریان و هاواری دایکی سابینە بۆ کچە 22 ساڵەکەی کە ئێوارەی 13 ئەم مانگە لە ژوورێکی ماڵەکەیاندا تەرمەکەی دۆزرایەوە. سابین 4م ساڵی کۆلێژی پزیشکی بوو. ئەو بە هیواو ئاواتێکی گەورەوە ڕووی کردە کۆلێژی پزیشکی تا خوێندن تەواو بکات و بچێتە ناو ژیانێکی نوێوە، بەڵام لەپڕ هەموو شت پێچەوانە بوویەوە. یەک لەو کارکتەرانە، یەک لەو کەسانی کە هیوامان لەسەر سابینە. ئەوجا ئەم حاڵەتە ئەو فترێکە لەبەرەوەی خوێندکاری کۆلیژی پزیشکی بوو، دەرسەکانیان زۆر قورس بوو. لەم ماوەی ئاخیری هەستمان کرد بێتاقەتی پێوە دیارە. یەکەم دەقا کە هەست پێ کرد کوتیان حاڵەتی شووە هەیە دەگیریە بێتاقەتە. مناقەشەم زۆر لەگەڵ کرد، قسەم زۆر لەگەڵ کرد. ئاخر سابین چۆن تۆ کەسێکی ئەوە ئەکادمی، کەسێکی ئەوە زانستی، هەموو بابەتەکە فەلسەفیەکان بە جوانیشی تەڵ دەکەی، یعنی چۆن تۆ نەتوانی کەسێکی بەهێزبی بتانی بەرگەی هەر گرفتێک هەر کێشەیەک هەر ئازارێک بگری. ئێستا ژوورەکەی سابین ژوورێکی چۆڵە و تەنها وێنە هەڵواسراوەکان و یادگاریەکان و پەرتوکەکانی سابینی لێیە. تەواوی ماڵەکەیان پڕیەتی لە تابلۆ هونەریەکانی ئەو کە بە ئەوینەوە بۆ ژیان کێشابوونی. پۆلیسی ڕاپەڕین باس لەوە دەکەن کە ڕووداوەکە خۆکوژی بووە و سابین خۆی خنکاندووە. هەر بۆیە تا ئێستا لەسەر ئەو دۆسیە کەس دەستگیر نەکراوە و لێکۆڵینەوەکانیش بەردەوام دەبن. لە ماڵەکەی خۆی لە شاری ڕانیە گەڕکی نەورۆز لە قاتیسێنی ماڵەکەیان هەڵواسرا بوو. اینجا بەپێی لێکۆڵینە سەرەتاییەکانی ئێمە لە ئێستادا بە ژووری لێکۆڵینە سەرەتاییەکان لە ئێستادا تێرەسێ ئەم ڕووداوە هەڵواسین بێت و دوای ئەوەش کە لەلایەن هێزەکانی بەڵگەسەڵانی ئێمە بە شوێنی ڕووداوەکەش ئەم لەچکەش دۆزرایەوە کە بەداخەوە ئەم کچە خۆی پێ هەڵواسی بوو. بەڵام ئەمە لێکۆڵینەوەیەکی سەرەتاییە، دەمێ ئەو ڕوونکەینەوە لەمە لێکۆڵینەوەیەکی سەرەتاییە لێستادا وا پێرەچێت، بەڵام لێکۆڵینەوەکانمان بەردەوامن. ڕۆژانە ڕووداوەکانی کوشتن و خۆکوشتن بەردەوام لە بەرزبوونەوەدایە و زۆرینەی ڕووداوەکانیش لە ناو توێژی گەنجاندایە. بەڵام وەک توێژەرانی کۆمەڵایەتی باسی دەکەن تا ئێستا هیچ هەنگاوێکی کردەی نەنراوە بۆ سنووردارکردن و دابەزینی ڕێژەکەی. ئەوەی کە لە تەنیش منەوەیە گۆڕی ئەو کشە گەنجەیە کە بڕیار بوو لە داهاتوێکی نزیکدا ببێ بە دکتۆرێک و خزمەتی منداڵان و هاوڵاتیانی ئەم نیشتیمانە بکات. سابین خالیت دوێنێ لە حاڵەتێکی نەخوازراودا کۆتایی بە ژیانی هات. ئەوەی کە ئێمە ئەمڕۆ لە لای خێزانەکەی بیسمانەوە بوو کە سابین کچێک بووە لە ترۆپکی جوانی و باشی و زیرەکی و ژیریدا. ئەوان دەڵێن کە سابین هیچ کێشەیەکی نەبووە، تاکە هۆکاریش کە هاوڕەکانی باسی دەکەن ببێتە هۆکارێک بۆی سابین پەنا بۆ شتێکی بەم چەشنەبەرێ زەحمەتی وانەکانی بووە لە خوێندندا و ئەو سیستمەی ئێستا کە لە هەرێمی کوردستاندا جێبەجێ دەکرێت بۆ خوێندن. باخان تۆفیق NRT دەڤەری ڕاپەڕی.